سەردەمی ژنجیان ئازادی لە ڕۆژگاری بەرەنگاربوونەوەی هەژاری بەرەنگاربوونەوەی کۆنەپەرستی و بێمافی پیاو سالاری و ستەم لەژێر هیچ ناوێک و هیچ بیانوێکی تردا ئیتر قبول ناکەین. ڕووداوەکەی ڕۆژی هەینی لە هەوانە بیرهێنانەوەی ستەمێکە کە لە کۆمەڵگەی ئێمەدا دەرهەق بە ژنان دەکرێت. بەشێکە لە تاوانی ڕەشەکوژی بەشێکە لە تاوانی ڕەشەکوژی ژنان کە دەیان ساڵە لە کۆمەلگەی ئێمەدا لێپرسینەوە و سزای شایستە لە تاوانکاران بەڕێوە ناچێت. و هەروەها بیرهێنەرەوەی پەراوێزکەوتنی کوڕان و کچانی گەنجی ئەم وڵاتەیە بێدەرەتانی بێ ئایندەی سوکایەتی هەموو ڕۆژێک بە ژن و پیاوی ئێمە دەکرێت و ئەنجام دەدرێت. ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵێن خەبات دەکەین بۆ گەڕانەوەی کەسایەتی بۆ گەڕانەوەی شکۆ بۆ گەڕانەوەی کەرامەتی و پێگەی ژنان و مرۆڤەکان لە ناو هەرێمی کوردستاندا بەردەوام دەبین. ئەوەی کە ڕوویدا کەڵەکە بووی بێدەربەستیە بەرامبەر بە گەنجانی ئەم وڵاتە بە کوڕ و کچەوە. گرنگترینی نەدانی هەلی کار و پەروەردەی باش و فێرکردنی باشە وە جێخستنی دیدێکی ناتوندوتیژە وە جێخستنی دیدێکی یەکسانی جەندەریە لە ناو کۆمەلگای کوردستاندا. نەبوونی ڕێز و پاراستنی مافی مرۆڤە لە هەرێمی کوردستاندا وە پاراستنی کەرامەتی ئینسانەکان و تاکی ئەم کۆمەلگایە. بەڕێزان، هەر بە ڕێزێکی تر لێرە وەکو تاکێک لەم کۆمەلگایە ئەوێت بە کورتی لەسەر ئەو ڕووداوەی کە لە هەوانە ڕوویدات قسە بکات و هەروەها هەڵوێستی خۆی دەرببڕێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان.